ئەوە بڵێن کە ئێمە پێش ئێستاش لە بەرخۆدانی کۆبانێش هەر بەهێز و بەرخۆدانی خۆمان ئەمانتوانیشت بگۆڕن بەڕاستی لەبەرە و ئێستا مەسەخوا کوالسیۆنی نێودەوڵەتی لەوێ هەیە ئەوی کە بەحساب بڵێن دش بە داعش شەڕیان ئەکرد و ئەو هێزانە دەزانن کە ئێمە هێزەکن لەوێ شەڕمان لە دژی داعش کردووە. بێدەنگی کە هەیە ئێستا بێدەنگیەکی سیاسیە هەڵوێستەکە یان ئەوەتە حتا ئاستێک ئەتوان بڵێن کە پشگیری لە عێریشی تورکیا بۆ سەر عەفرینە. ئەگەر نا دنیا هەمووی دەبێنە هەموو ڕۆژێک کە ئەو پێشەلکاری کەوا دەکرێت لەوێ حتا تاوانی جەنگ ئەوی کەوا تورکیا پێ هەڵاسامە هەموو شتی دیارن. ئێمە لە لای خۆمانەوە هەڵبەتە ئێمە هەوڵدانی خۆمان ئەدین لە ڕێگای پەیوەندیەکانمان لەگەڵ ئەو وڵاتانە ئەوی کەوا لە سووریان ئەوی کە ئێستا لە سووریا بۆ شەڕی دژی داعش لەوێن وڵاتی تر هەیە بەڵام بڕوامان ئەوەیە کە بەرخودانی گەلەکەمان هەر چوار پارچەی کوردستان ئەو ئەتوانە زۆرشت بگۆڕە چۆن وەکو وتم لە کۆبانی ئەمانتوانی بە بەرخۆدانی خۆمان هەڵوێستەکان بگۆڕن لەوێش ئەو هادەبە ئێستا ئەو بێدەنگی کەوا هەیە من پێم وایە زۆر وڵات هەیە کە چاوەڕوانی ئەنجامی ئەو شەڕەتکە کە وەکو بڵێم ئەنجامەکە چۆن بە ئەوان بە پێی ئەنجامی ئەو شەڕە احتیمالێکی زۆرە کە هەڵوێستی خۆیان بگۆڕن. طبعاً وڵاتی وا هەبوو کە ئەوەیان کرد هەڵوێستیان هەبوو وەکو مسر وەکو فەرەنسا وەکو پەرلەمانی لە یەکیتی ئەوروپا نیقاش لەسەر ئەو هێریشی لەسەر عەفرین قسە و باسکرا بەڵام حتا وەکو ئێستا و هەڵوێستی کەوا هەن کاریگەر نەبوون لەسەر گۆڕینی بڵێم هەڵوێستی تورکیا